کاک سەلام ڕەنگە هەموو کەس ئاگاداریەوە نەبێت کە جوگرافیای ڕۆژاوای کوردستان وەکوی هەرێمی کوردستان نییە لە ڕووی ئەوەی کە مەسەلەن لە گردەوە لە چیای بڵند و بەرزەوە نییە لەوێ دەشتی فراوان هەیە کەواتە تاکتیکی شەڕش دەگۆڕێت ئەو تاکتیکی شەڕە دەبێت چۆن بێت لەلایەن شەڕوانانەوە بۆ جوگرافیایەکی ئاوە یان ێستا بازە شتێکەیە تۆ ناتوانانی باسیکەی بڵێ هین بێتن بەڵام ئەو ناوچەیە بڵێ دەشتە بیابانە هەروە حسابی بکە تۆ پێویستیت بە موشەکە دژی تانک وەکو کۆرنێتی ڕووسی کە ئێستا لە سوپای عێراقا هەیەەوە داعشی شەی بوو ئەو کاتێک کە بڵێن شەڕی مووسڵ کە ڕوویدا برامزیان بەو کۆرنێتانە سوستان پێویستیان بە ڕێداڕۆیە بە میچە بە تاو چونکە سوپای سووریا تاوی هەیە ئەو کاتەی کە جێشی بڵێن سوپای سووریای ئازاد کە ناوێنە بوو جێشل حۆر ئەوانە تاو یەک و تاو دویان هەبوو پێویستیت بەوانەیە چونکە تۆ لە بیابان تانک ڕوبەڕوونەوەی بڵێن بە ئاربیجی زۆر سەختە بێ خۆتماکەی هەتاک و دێتەبانێت ئەجا لی بدەی ئەم تاکتیکە شەڕانە ڕوویداوە لە 1970 لە زۆر شوێنە تایبەتی لە جەنگی عێراق ئێران ینی تانکە ڕوبەڕووی یەک بووە لە ئەمارە لەو تەختاییە پیادە ناتوانێت بەرەڕووی ئەو هەموو تانکە بوەستێتن لەبەرەوە تانک چووە پێشەوە 120 تانک بەرامبەر بە یەک بوون بەڵام ئەو تەکتیکەی شەروانان بەکاری بێنن تەکتیکێکی ڕاستە بەکاری دێنن بۆی هێزی جۆلانی ڕابگرن بیانی ناڵێم ڕای بگرن و نەما بەرگری بکەن و زەرەرێکی زۆری پێ بگەێنن